قسە باسەکەم لەسەر ڕۆژی جیهانی سینەمای کوردی کە ڕۆژێکی تایبەتە بە سینەماکارانەوە لە هەوڵەکانیان بۆ ئەوەی یادی ئەم ڕۆژە بکەنەوە بە شێوازێکی جوان و جیاوازتر کاریان کردووە لەسەر دروستکردنی چەند پۆستەرێک کە پۆستەرەکان لە ژێر ناوی یەڵماز گوێنەی کاریان لەسەر کردووە بە شێوازی ڕەنگا و ڕەنگ بۆ ڕێزگرتن لەو ڕۆژەوە بەرەو پێشچوونی سینەمای کوردی دیارە پێویست بە چەند کاری جیاوازتر و بە تایبەتیش هەوڵەکان زیاتر چڕ بکرێتەوە لەسەر بەرهەمهێنانی فیلم و سینەمای کوردی بۆی بتوانرێت باشتر خزمەت بە بواری سینەمای کوردی بکرێت ئەم هەوڵانە چ جای لە هەر بوارێکا بن بۆ خۆی جێگای خۆیانەگرن و ئابێتە بابەتێکی گرنگ لە لای هاوڵاتیان یاخود لە لای خەڵکی سادە و ساکاریش کە بتوانن بە تەواتی گرنگی بدرێت بە فیلم و سینەمای کوردی ئەم جۆرە پۆستەرانە ناونیشان یاخود ناسنامەیەکە بۆ سینەمای کوردی و ئەو فیلمانی کە بەرەمهاتوون و بەتایبەت ئەو سینەماکارە گەورانی کوردیش کە جێپی خۆیان دەستنیشان کردووە لە بەرهەمهێنانی سینەمای کوردیا بە نمونە یەکێک لەوانە یەڵماز گوێنەیەکە وەک باوکی سینەمای کوردی هەوڵیاوە فیلمەکانی جێگای خۆی بکرێت و واتوانیوێتی پێگەیەکی باش بۆ خۆی هەمیش بۆ سینەمای کوردی بنرخێنێت و دەستنیشان بکات ئەم پۆستەرانە کە دروستکراون بە شێوازێکی زۆر جوان ڕازانرێنراونەتەوە و تایبەتیشن بە ڕۆژی جیهانی سینەمای کوردی. لە یادی ڕۆژی سینەمای کوردی کە لە 6 2020 لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستان بەڕێواچێت سێ پۆستەری ساڵنامەی یەڵماز گوێنەی لە چاپخانەی کارۆ بە شێوازی ڕەنگاڕەنگ چاپەکرێت و لەو یادەدا بڵاوکرێتەوە. بۆ یەکەمین جارە لە مێژووی سینەمای جیهانی کوردستاندا ساڵنامە بە ناوی هونەرمەندێکەوە ئامادە بکرێت. هاوار فیلم ساڵانە چەند پۆستەرێک با شێواز و دیزاینی جیاواز چاپ و بڵاوکاتەوە.